سلاف لوا بين تماشاوانی خوشتوی به هر کفتا جشنا کریسمس و هاتنا سر سالا نو سالا 2012 پرج دل پیروزبایی خو لهمی تماشاوانات کم و همی کردات کم لهر جهه کی لهبن و هیوید کم سالا بهتن ببیت جهه دلخوشی و همی عالیه کی و سالا بهت دا کردستان زیدتر آسایش و آرامی تدا برقرار بیتن و خون هیوید همستران بیجه کی بهندی و او کی مکاسیت کتنه بردم رکاستران بیجه و همی مجال دیکیت هنر هیوید که ماسانکاری بود چه بنو زیدتر هنرمند حقی خوب بینیتن و هیوید که ولاته که پر آسایش و آرامی بوم چه بیتن و سالا بهدا و سرکفتن و همه لای دلی خودی دماتا سندیتی خون خودی ما شاوی منی الرکاتا پیرۆزبایی سەری ساڵی تازە ساڵی 2012 لە گەشتاکێکی کورد و کوردستانی پیرۆز دەکەم و بە تایبەت لە خانەوادەی خۆم لە دایک و باوکم و لە خێزانە خۆشەویستەکەم هیوادارم و خوازیارم ساڵی تازە و ساڵی 2012 ببێتە هەوێنی ئاشتی و تەبایی و خۆشەویستی و برایەتی لە گشت پارچەکانی کوردستان و داوا لە هەموو تاکێکی کوردستانی دەکەم لە سایەی ئەو خۆشی و شادی و کامەرانی و ئەمنیەتەی کە ئێستا هەیە بپارێزن هیوادارم هەر سەرکەوتوو بن و دووبارە و چەندبارە پیرۆزبایی لە هەموو تاکێکی کوردەکەم. لانا یار بزانن بود بفهمو نزانن لەسەرتادا بە خێراتنی کەناڵی VTV خۆشەویست دەکەم و بە بۆنەی هاتنی سەری ساڵی نوێی زاینی 2011 دەچمە 2012 پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کەناڵی VTV خۆشەویست دەکەم و هیوادارم ئەو کەناڵە هەر وەک تۆن لە ڕابردوو خزمەتێکی گەورەی بە بواری هونەری ملەتەکەمان کردو بە تایبەت هونەری مۆسیقا هیوادارم لە ساڵی دابێش بە گروتینێکی زیاترەوە برەو بۆ بوارە بدات و دووبارە لە هەموو کارمەند و بەڕێوەبەر و هەتا ئەو کەسێک کە لەوێ کاری بەردەستیش دەکات پیرۆزبایان لێ دەکەم و زۆر بەخێر بێت. جەژنەوە پیرۆستکەم جەژنەوە سەر ساڵی پیرۆستکەم من هەمووی جیهانەی هیویدکەم 2012 ساڵێکە حەجێگرنە بیت ساڵێکە خۆشییا بیت جەژنە هەمی هونەرمەندا پیرۆستکەم هیویدارم 2012 هەر کەسێکی ئارمانجێک هەبیت هیویەک هەبیت بگەیتێ ئەژی وەکی هەر کەسێکی منژی ئارمانجەنە هیوی هەنە هیویدکەم 2012 گەهمێ زۆر سوپاس تخواوندو پرستگای تخواوندو پرستگای تخواوندو پرستگای تخواوندو بە بۆنەی سەری ساڵی تازە پیرۆزبایەکی گەرم لە کوردی کوردستانی باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا دەکەم هیوادارم هەموو ساڵێکیان هەر خۆشی و بەختەوەری بێ. یەکەم هیوای من ئەوەیە ئەگەر هەرچەندە ئەم ساڵ بارگرژیەک هەبوو لە کوردستان و هەندێک بار و دۆخی ناخۆش دروست بووم دیارە ئەو بار و دۆخ ناخۆشەش لەوانەیە لەگەڵ کۆمەڵێک مەطالب بم لە مەطالبانێک هەبوو لەوانەشە لە بڵێم تاڕادیش ڕەخنەم هەبوو لە کۆمەڵێک لەو شتانە هیوادارم داواکاری خەڵک بەگشتی بۆ ساڵی داهاتوو بێتە دی و هیوادارم چەندی بکرێت حکومەتی هەرێم لە ساڵی داهاتوودا یارمەتی ئەو خەڵکە ڕۆژ و ڕووتە بدات بەڕاستی ئەمی کورد ئەوەندەی کرد لەمە دووە اینجا بۆی بکرێتین دیارە سال 5,000 بارگرژیمان بینی 200,000 لە کوردستانە من هەرچەندە کابراایکی سیاسی نیم بەڵام هەزەکەم ئەوە دواکەوت نەکبوو بۆ ئێمە نازانم من هەزەکەم
هەموو بارودۆختان وەستا بوون ینی بۆ نمونە خەڵکی لە دڵڕاپێکی سەیرا ژیان من ئەوم بەبیرهاتەوە هەرچەندە حەزی ناکەم ئەو یادم کرد بێتەوە یاد ساڵانی 93 و 94 و 95 خەڵکی لە بارگیژێکی زۆر ناخۆشە ژیان کاتێکە کورد بەدەستی کووردا بەرامبەر کورە وەستاوە کورد تەقی لە کورد دەکرد هەرچەندە من دڵنیام جارێشتر شتیوا لە کوردستان نابتەوە چکە شکر بۆ خوا وابزانم سیاست مەدارەکەمان گەیشتونەتە ئەو ڕادەیە کە شتیوانە بێتەوە بەڵام هیوادارم لەگەڵ ئەوەشان خزمەتی خەڵک بکرێ ساڵی داهات و ساڵێکی خۆشتر بێ بۆ خەڵک هەرچەندە ئێمە دائیمە لەو تەقی داڵێنی وەڵێن ئەم ساڵ خۆشتر بێ لە ساڵێشتر ئەم ساڵ خۆشتر بێ لە ساڵێشتر بەڵام هیوادارم یعنی هەر ئەو قسانە نەبێتن و هیوادارم کە بە جدی ئیش بۆ ئەو خەڵکە بکرێتن و سپاس بۆ تەلەڤیزیۆنی ڤین بەخێر بێن سەرچاوم دەستپێکێ بخێراتنا کەناڵە ڤین تیڤی دکەم بۆ پیرۆزبایەت خوا ئاراستەی کوردستانی و خەڵکی کوردستانی دکەم ئەژی وەک حاڵەتەیەکی کوردستانی ئەس پیرۆزبایەت خوا ئاراستەی تەوا کوردستانی دکەم ئینشاءالله ساڵا بەهێتیانیدا بۆ ساڵا 2012 پروژه و کارێتنی بۆ کوردستانê bihêne encamdan û pêşkeftin û avedanî her bû Kurdistanê bîtin û zor spas. ساڵی تازەی 2012 لە سەرجەم هونەرمەندان لە دەرەوە و لە ناوی وڵات و لە هەر شوێی ئەو جیهانە بن پیرۆز دەکەم بە تایبەتی هونەرمەندانی کورد و لە هەموو خەڵکی کوردستان و لە هەموو هونەردۆستان هیوادارم ساڵی 2012 بێتە ساڵی ئاسوودەی و خۆشبەختی بۆ هەر هەمومان و لە هەمان کاتدا بێتە ساڵێک کە بەرهەمی هونەری جوان و کاری جوان لەلایەن هونەرمەندانەوە پێشکەش بکرێ و دووبارە سڵاو و ڕێزم لە ڕێگەی ڤین تیڤی خۆشەویستەوە بۆ هەموو بینەرانی عزیز. ساڵێکی خۆش بێ ساڵێکی پڕ بێ لە سەرکەوتن لە خۆشی لە ئاوازی خۆش لە گۆرانی خۆش لە کورد پرۆگرامی خۆش لە ئارامی لە وڵاتێکی جوان پڕ لە گوڵ و گوڵزار هیوادارم ساڵێکی خۆش بێ بۆ هەمومان ساڵی تازەتان پیرۆز بێ هەرکەفتە ساڵانی ساڵا 2012 پیرۆزبایەن خۆ پێشکەشی هەموو گەلێ کوردکەم و هەروەسانژی تایبەتی خێزانە خۆ ماڵە خۆ دیسانژی پیرۆزبایەن خۆ پێشکەشی هەمی هەواڵین خۆ کەناڵی ڤین تیڤی دکەم هەروەسان هەمی هونەرمەند و سترانبێژ و هەواڵین خۆی نێزیک بوێ هەرکەفتێ سیویدارم ببیتە ساڵەکە نەی بوومە ئەنکو وەکو مفاجەیەک ئەم ببینین تشتێنی دوێ ساڵێدا ببیتە ساڵە خۆشیە زیاتر ئازادی بتر هەبیتن ئەم پەشیمانی ساڵە بوری ئەنکو نەبین و هیویا سەرکەوتنێژی بۆ هەم بۆ ئەن بشن هەمی گەلێ کورد خوازم و سپاس Jiyan evine ey dilimin dadıcı Dilimin dadıcı Diri u xeribiyat ey mit agri da sucid Mit agri da sucid ساڵا 2012 هەمی گەلێ جیهانی پیرۆز دکەم بتایبەت ملەتێ مەیە کورد داخوازیش خدای مەزن خوازم کو ئەف ساڵە پتر ببت ژیانێکی خۆش و سەرفراز و ئازادی و بمینن بخێر نبرا مداو لنبراته بريارا بيندا دلم القلته نبرا مداو لنبراته
هەلکەفتنە هاتنە سەرێ ساڵانی ساڵە 2012 ئەس ناوێ خۆ پیرۆزباهی هەمی خەلکی کوردستانی دکەم هەمی هونەرمەندە هەمی کەس و کارت خۆ هیوی دکەم ئەف ساڵە پێکبەرژیانە بیتن ساڵە خزمەتە ملەتی بیتن ساڵە پتر خۆ پاسین و ملەتی خۆ پێش بخین هونەری خۆ پێش بخین و دوباره پیرۆزباهی هەمی خەلکی مەکەم گەلێک سوپاس زفرن أو روج الماء خريد القرد نبردا خمو أزار من شيرين مبنو عشقات جود ولو خزي ومدن ما ببرم بر تفيرو از جشنا سر سال الملت خوی کرد پیروز کم هر چهار پاچن کردستان و همه دنیای و کسی کارت خوب پیروز کم و التوایا وینرن وین تیوی و دوباره همه دنیای پیروز بیت و داخواز آرامیه با ولات خود خازم سالانی بیت سالا که آرام خوش هەلکەفتە هاتنە ساڵانی ساڵە 2012 گەرمترین پیرۆزباییەتن بۆ گەلەی کورد هەمیە و تایبەت هونەرمەندە و هیڤیا منەوە ساڵانی ساڵە خوشێوی ساڵە تەنهایەوی ساڵە ئەگەر بەجن دیر بیت چەند و تیژی و عەنف و ساڵە ئاواکردنی بیت و کوردستانم هەر ئاوا بیت ساڵانی پیرۆز جارێک بودی بۆ گەلەی کورد هەمیە ساڵی 2012 پیرۆزەکەم لە ڕاوی خەڵکی کوردستان بە تایبەت هونەرمەندان هیوادار هونەری کوردی بگاتە ئاستێک کە لە ڕێگەی هونەرەکەمان و دەنگی ئاشتی خوازانەی خۆمان بە سەرجەم گەلانی جیهان ڕابگەێنن کە بڵێن هێمەژۆک و کورد گەلێکی ئاشتی خوازی حەز بە پێکەوە ژیانەکەین پیرۆز بێ هەلکەفتە هاتنە ساڵانی ئەس ji dil û can pîrozbahiyê gerim bû hemî miletê Kurd dixwazim û daxwazim ji Xwedayê mezin ew e ku pitir emnê û tenahî di welatê me de çêbit hîviya min jî ew e salanî de ku pitir karobarê can bênekirinê hemî wera de înşallah saleka xêr û xweşiyê bit û saleka emnê û tenahiyê bit û saleka بۆ بەرەف باشیە ve biçin ku hemî karê me de înşallah ez jî wek hunermend divê salanî de dê karê gelek ciwan kim û înşallah dê te pêşkêşkirin ser vê şaşa ciwan hîviya me ew ji Xwedayê mezin ku herdem em keyf û xweşiya de bin ne tenê divê salê de jî hemî salê dibên de jî her sal هیوادارم ساڵی 2012 ساڵی نوێ ببێتە ساڵێکی پرخۆش و شادی ببێتە ساڵێک کە هەموو گەنجێک و هەموو کەسێکی ئەم نیشتمانە دڵی پڕ لە خۆشی و شادی بێت دووبارە سپاس بۆ هەمووتان ساڵی 2012 پیرۆزە لە هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو جیهانیش لە چاوتایە چونکە جانە تەوەن باری خۆپەرێ